بەڕێزان خۆتان ئەزان بەس کاڵی مادەی هۆشبەر هەر لە خۆمانەوە تووشی ترس و دڵڕاوشەیەگە بین. مادەی هۆشبەر هۆی جوانیشان ناوە هۆشبەر هۆش دەبە عەقڵ دەبە، کارەساتی گەورەی لە دوایە. و مەترسیەکەشی لە چیایە؟ زۆربەی زۆری ئەوانەی کە ئالوودە ئەبن بە مادەی هۆشبەرەوە گەنجن و لە تەمەنێکان کە وڵات پێویستی پێیانە، یعنی بە دەگمەن مناڵێ تووشی ئالوودە بوو نەبێ، شتی وامان نییە ڕەگەر دایک و باوکی دەرخوادی بن. و بە دەگمەن کەسێکی نازج و تێگەیشت و بەتوانە ئەگەر لە مناڵی و هەرزەکاریەوە توش نەبوو بێ لەو تەمەنیا تووشی بێت. کارەساتەکە لەوەیە خۆشیان ئەوانە یعنی با بڵێن تەمەنێکن کە وڵات پێویستی پێیانە لەو پەڕی داهێنان و ئیبداع و ئیشکردنان بەداخەوە. کێشەکە لەوایە بەڕێزان ئەمە ژەهرێکی کوشندەیە. ئەوانەی لە بواری پزیشکی و با بڵێن زیندەوەرزانی شارەزایان نەبێ ئەزانێ ئەو مادەیە چۆنە چێتە ناو خوێنەوە و چۆن جیهازی عەسەبیەکەمان کە مەرکەزی عەقڵمانە تێکیە چۆن کارەساتمان بۆ دروستەکە. سەرەتا با بزانین مادەی هۆشبەر چییە؟ مخەدر چییە؟ هەر مادەیەکی کیمیاوی سروشتی بێ یا دەست کرد، یعنی لە طەبیعەت جیایەکە شتێکە هێنی یاخود لە دوو مادە لە مەعمەلێکە تێکەڵی کردەوە دەست کرد. پزیشک بەکاری بێنێ لە خەستخانەکان بەکارهێنێ بۆ مەبەستی دەستنیشانکردن تەشخیص و بۆ عیلاج. ئەم مادانە مادام ببێتە هۆی ئەوەی جیهازی عەسەبی و زەعیفکە تەخدیرێکە لە هۆش خۆی و بەرێم یاخود گێژێکە ئەچێتە مادەی کیمیاوی و مەترسیدار. بەڵام ئەمانە مەترسیان نییە، چونکە ئەم پزیشکە خۆی پسپۆڕە بە ڕێژەیەکی کەمە داتێ و بۆ ماوەیەکی کەمە، بەس خەتەرەکەی ئەوەیە گەرەو کەسە لە سەری بەردەوام بێ. ئەو مادە طوبیانەش ئەو دەرمانانە ئەگەر بە دزیەوە و لە سەیدەلەکان بیان نەنێ و بەبێ ڕاوێژ و ڕێنمایی پزیشک بێ مەترسیداراوانش. بەڵام ئێمە زیاتر ترسمان لەوانە هەیە ئەو مادە کیمیاویانەیە چ دەستکرد بێ یاخود دروستکراو طەبیعی یاخود دروستکراو کە بۆ مەبەستی چێژوەرگرتن تام و خۆشی، بۆ مەبەستی هەلوەسا، بۆ مەبەستی خۆگێشکردن بە حساب لە موشکیلە دوورکەوتنەوە بەکاری بێنی، پاش ماوەیەکی زۆر دەچێتە ناو خوێنەوە مێشکمان ڕایە ئەو کەسە ناتوانێ وازی لێبێنێ. بەداخەوە من لە یەک دوو ڕاپۆرتی لایەنی ئەمنی ئیتر هێر شوێنێک بێ بەڕاستی لە کۆڕێکە وتی هەندێک کافتریا هەیە لە هەندێک شوێن با ناوی شوێن نێنین بەڵام کافتریایە ئەمەی نێرگەلە ئەمانە فێربوون کەمێک مادەی ئەم مخەدیراکەنە ناو توتنەکەوە بۆ ئەوەی ئەم گەنجە تەمەن تام و چێژێکی خۆشی لێوەرەگرێ سەرخای ڕیلاکسێکی هاتیە اینجا کەم کەم بۆی زیاکەن هەتا مدمینە بێ دوای ئەو کاتە ناتوانێ ئەو کەسە واز بێنە بێ بەردەوام چێتەوە بەلای ئەوان. بەداخیشەوە ئێمە چواردە وەرمانەوە ئێرانە ئەوە ئەفغانستانە تیجارەت و زەرع و حتا لای خۆشمان چەند حەقل و شتێکیان دۆزیەوە کە مادەی مخەدر زەرعەکەن. ئەمە کارەساتە بەڕێزان ئەگە سنوورەکانمان تون نەکەین ئەگەر لێپرسینەوەیکی تون نەبێ لەگەڵ ئەوانەی ئەیکڕن لەگەڵ ئەوانەی بازرگانی پێەکەن لەگەڵ ئەوانەی بەکارێنن بەڕاستی خۆمان کەممان کێشە هەیە ئەنجاوەرە ئەمەشی بێتە سەر کوڕوکچەکانمان تووشی مدمین ببن و ئیدمان ببن کە ئەیترەوە لە دوای باسی زیانەکان یەکەین.